ئێمە کوڕێ خراوین ئەگەر بۆ گەشە پێدانی هونەری لەگەڵ گروپێک هونەرمەند لە سەرتاسەری کوردستانەوە کەمپینی ناڕەزایەتی هونەرمەندانمان دروست کردووە لە بەرامبەر بەو هاتنە بەرامبەر بەیەکی هێزە کوردەکان لە زیینی وەرتێ دروستبوونی و ئاڵۆزە زیینی وەرتێ ئەمەمان وەکو پلانگێڕەی دەوڵەتانی داگیرکەر بۆ خۆمان و بەتایبەتیش دەوڵەتی تورکیا و دواتریش توانم بڵێن ئێرانیش لەسەر خەڵکی کوردستان و لەسەر حرەکەتی کوردی لەسەر بارودۆخی کوردستان بینی پێمان وا بوو ئەمە فیتنەیەکی دەرەکیە و ئەیانەوێ شەڕی ناوخۆ لە کوردستانە دروست بکەن بۆیە وەکو ئەرکی هونەرمەند وەکو ئەرکیکی ئەخلاقی هونەرمەندانی کوردستان ئێمە ئەم کەمپینەمان ڕاگەیاندووە لە چەند ڕۆژی ڕابردووە ڕاگەیاندنێکمان بڵاو کردەوە بۆ میدیاکان و بۆ گشتی لایەنە کوردەکان و بۆ ڕای گشتی خەڵکی کوردستان کە ئێمە قبوڵی شەڕی ناوخۆ ناکەین و ئێمە قبوڵی پەرتەوازەی نێوماڵی کورد ناکەین چیتر داوای یەکڕێزی خەڵکی کوردستان و لایەنە سیاسیەکان و ڕێزی نەتەوەییمان کرد داوامان کردم ئاڵۆزیانە نەمێنێ هێزەکان بچنەوە پێش بارودۆخی پێش کەرەنتینە ئەو هێزە ئەو سنوورە هێزی چەکدارێتیان نەمێنێ ئێستا بەداخەوەڵم کۆمەڵێک بنکە و بارەگایتر دروست کراوە لەلایەن پارتی دموکراتی کوردستانەوە هەرێکە بە بیان و جیاواز داواکەین کە ئەو بنکە و بارەگایانەش نەمێنێ بۆ ئەمانەش کۆمەڵێک چالاکیمان لە بەردەستایە وەکو هونەرمەندان یەک لەوانە سبەینێ ڕۆژی چوارشەمە ئێمە لە زیینی وەرتێ کاتژمێر دوو لە چالاکیەکی جەماوەریە هونەرمەندان ئەبێنە بەشێک لەو چالاکیە جەماوەریەکە بڕیار وایە سبەینێ لە زیینی وەرتێ بەڕێوە بچێەوە بانگەوازیش بۆ هونەرمەندان بۆ خەڵکی دڵسۆزی ئەم وڵاتەیەکێن سبەینێ لەگەڵمان بن بۆ ئەوی بتوانین بە هەمومانەوە ئیدانەی ئەو بارودۆخە نەخوازراوە بکەین ڕێبگرین لە شەڕی ناوخۆ ڕێبگرین لە ماڵوێرانی لە کاولکاریەکی تری کوردستان بە خەڵکی کوردستان ئەڵێن هەر کێشەیەک هەر قەیرانێک هەر بارودۆخێک هەیە کە بە ئەم قەس دروستەکرێ یان دروست کراوە یان و ئەمری واقع بەسەرمانەوە نابێتە ئەوەی کە ئەمڕۆ ڕێگر بێ لە بەردەستمان بۆ ئەوەی کە خەڵکی کوردستان بێن و لە زیینی وەرتێ نەفرەتی خۆیان لەسەر شەڕی ناوخۆ دابارێنن چون شەڕی ناوخۆ خوا نەکردە ئەگەر دروست ببێ هیچ سنوورێک نامێنێتەوە هیچ قەیرانێک نامێنێتەوە لە ناو شەڕی ناوخوا دروست نەبێ و ئەوەشی کە هەیە لە دەسەچێ بۆیە زۆر گرنگە هەڵوێستی خەڵکی کوردستان هەڵوێستی هونەرمەندان وەک جینێکی چیلێکی پێشەنگی نێو ئەو کۆمەڵگە ئەمڕۆ هەڵوێستێکی ئەخلاقی نەتەوەیی هەڵوێستێکی مێژووی بێت تایبەت خەڵکی ئەو ناوچەیە خۆی پێشەنگیەکە لە لۆفەکانەوە تا لۆفەکان بەسارە چ و لێوێشەوە بڵێن تا نزیک هێزەکان بەسارە و دواتر لێوەش بە پێ ڕێپێوان ئەچن بەرەو لای هێزەکان دووبارە وەک بە شێوازێکی مەدەنی کە زیاتر خەڵکی ناوچەکەیە بۆ خۆیان دەرچیان کردووە بە گرفتەکان لەبەر ئەوەی بە درێژایی مێژوو لەو ناوچەیە هێزەکان لەوێت کە جوڵاندرێت تەنیا شەڕی ناوخۆی لێکەوتۆ ماڵوێرانی هیچی تر نیە من دەمێشت ئاماژە بە شتێک بدەڵم نەک لەو شوێنە هەر لە مابینی هیچ شوێنێک لە کوردستانە هێندە گەورە و هێندە گرفتار نین کە بازگەمان هەبێت هەر من بە شەرمی دەبینم بازگە لەوێکانە ئەوجا بێ لەوەش پێشتریش دوو بازگە هەبووە لەسەر زیینوەکە نەبووە دوو بازگە لەم دی و هی هێزەکانی یەکێتی لەو دی و هی هێزەکانی پارتی هەبوو لە ڕووی مەسلەی ئەمنی بۆ مەسلەی هاوڵاتیان هیچ گرفتێکمان نەبووە بەڵام ئەمەی ئێستا گومانی تێدانە کەمە بە سیاسەتێکی دەبینین بە تایبەتی تورکیا هەسەکەین کە ئەمە فشاری ئەوانە کە ئەم هێزە جوڵاندراوە بۆ ئەوێ دەنا هیچ پێویستێکمان بە هێز نییە لەو سنوورە و وەکو ئاماژەشم پێدا کە چالاکەکە سبەی سعات دووە دەکرێت هەموو خەڵکی ناوچەکە بەگشتی بەشداری بکەن کە کۆمەڵە لە
ئەندام پەرلەمان و خەڵکی کەسایەتی دیار لە ناوچەکانی سلێمانی کەلار هەروەها هەڵەبجە کەرکووک سبەی دێن بۆ ئێرە بۆ پشتیوانی ئەو چالاکیە مەدەنیە چونکە هەموو لایەک دەرچیان بەوە کردووە هێز لەوێ هیچ پێویستێکی نیە و بگرێ بەس گرفت دروستەکە ئەمە داواکاریمان لە خەڵکی ناوچەکە بەگشتی دەڤەری پشدەر بتوێن بە تایبەتی و هەروەها تێگڕای خەڵکی کوردستانە لە هەر شوێنێک ئەمە ئەرکێکی نیشتیمانی ئەمە دەمانوێت شتەکە بە شێوەیەکی مەدەنیانە هەل بکەین کاری مەدەنیش پێویستی بە جەماوەرە پێویستی بە خەڵکێکە هۆشیارانە مە دەتوانین بەبێ هیچ پەلامەردانێک بەبێ هیچ توندوتیژیەک ئەو مەسەلانە هەلکەین یعنی ئەمە ئەگەر ئەوان پارێزگەری خەڵکیانەوێ جەماوەر دەتوانێت بڵێ من لێرە ئەمن و ئەمانم هیچ گرفتێکم نێ دەکرێت ئەو هێزانە بچێشنەوە بۆ شوێنیشی تر ئەو زەمە بەڕاستی دەبوو هێز لەسەر سنوور بێت ئەبێ سنوور نییە ئەوێ چەقی ئەم ناوچەیە بەڕاستی نەک سنوور ئەوە شوێنێکی سنووری نییە تا بەڵ هێزی لێ بێ و زۆر ئاتیادی هێز لە هەموو شوێنەکانی سەر سنوور هەیە و کەس مانعی نییە بەزەمە هێز نێ و ئەزانین ئەمە مەرامێکی تری نێو دەوڵەتی بە تایبەتیش ئیقلیمی و بە تایبەتتر تورکیایم هێزانە زیاتر کە فشار دەکات بۆ جوڵانی و بەرژەوەندی خۆی تێدا ئەمە جۆرێکە لە داگیرکاری هەمومان دەرکمان بەوە کردووە کە تورکیا ئەدەوێت پەلباوی و ئەم گرفتانە دروست دەکات بۆیان لە ڕاستیدا ئەمە ئەم چالاکی کە سبەی نێش و دواتریش و لە ناوچەکانی دیکەش و لێرێش ئەنجام دەدرێ لە درێژەی کۆمەڵێک چالاکی زنجیرەی ئاشتی خوازانەی مەدەنیە کە وەکو فشار بۆ سەر هەر ئەو هێزە و حکوومەتی هەرێم و هێزە سیاسیەکان و هێزە چەکداریەکانە تاوەکو ئاشتی کۆمەڵایەتی و سیاسی و سەربازی لە ناوچەکەدا پارێزراو بێ هیچ جۆرە گرژبوون و بەرکەوتنێکی تونند لە ناوچەکەدا نێتە ئاراوە ئێمە دەزانین کە هاتنی ئەم هێزە لە سێ ڕەهەندەوە مەترسی خۆی هەیە یەکێکیان ناوچەکە ناوچەیەکی سەکەنیە دانیشتوانی هەیە و ناوچەیەکی گەشتیاریشە لە هەمان کاتیشدا خاڵێکی سنووری ئەوتۆ نییە کە زۆر نزیک بێ لە سنووری دەوڵەتانی دراوسێ و دەوڵەتانی کە لە بەرامبەر کووردا نەریتێکی فاشیسیانیان هەیە بە درێژایی مێژوو خاڵی سنووری دیکەی گرنگتر هەیە لە حەمرینەوە لە سنوورەکانی ئێرانەوە لە سنوورەکانی تورکیا و خاڵی استراتیژی زۆر گرنگتر کە هێزی پێشمەرگە لەوێ جێگیر بکرێ بەڵام ئەمانە نەکراون دووهەم ئەوەیە کە لە ئێمە مێژوویەکی و یادگارێکی ناخۆشمان لەگەڵ شەڕی براکاندا هەیە دەترسین وە گومانی ئەومانەیە لە ئەگەری هەر پڕیشک و بەرکەوتن و لێکگرژبوونەوەیەک دیسان پڕیشی ئاگری ناوخۆل نێوان هێزەکان و براکاندا دروست بێتەوە لەبەر ئەم خاڵش ئێمە هەر بوونی ئەم هێزە بە باش نازانین لەوێ هەرچەندە هێزێکی نیشتیمانی بێ هێزی پێشمەرگە بێ هێزی یەکگرتوو بێ هەر جۆرە هێزێک بێ بەڵام ئەم ئەگەرانە بە دوای خۆی دادێنێ سێهەم ئەوەیە کە بوونی ئەم هێزە لە پلانی استراتیژی درێژخایانداوەک و تاکتیکێکی کاتی لەوانەیە سەر بکێشێ بۆ دروستبوونی هێزی دیکەی مەسەلەن نانیشتیمانی یان دەستدرێژی هێزە فاشیستیەکانی دیکە وەکەوەی کە لە نمونەی تورکیا بینیمان و باسمان کرد کەواتە بە هەموو ئەم پێوەرە لۆژیکی و واقعیانە بێ بوونی هێز لەوێ لەم ساتە وەختەدا بابەتێکی گرنگ نییە بە نسبەت خەڵکی ناوچەکەەوە بە نسبەت ئاشتی کۆمەڵایەتیەوە بە نسبەت پێکەوە ژیانی هێزەکان و خەڵکەوە بەڵکو ئەوەیە کە ئەم هێزە لەوێ نەمێنێ بۆیە هەر ئەم چالاکوان و خەڵکی ناوچەکە بڕیاریان داوە کە خاڵی دووەمی بەیاننامەکەی ئەم ڕۆژەکە دەرکراوە کە چالاکی ئیدامی هەبێ سبەی کاتژمێر 2 لە ناوچەکە خۆیەوە و بەشداری چالاکوانانی دیکەی مەدەنی لە ژێرناوی ئاشتی و هەم جێڕانەوەی ئاشتی و هەم درێژە پێدانی دۆخی ئاشتی لە ناوچەکە چالاکی دیکەی بەفراوان بەڕێوە بچێ و جۆرێک لە ڕێڕۆیشتن و خۆنیشاندانی هێمنانەی مەدەنیانەی ئاشتیانە لەوێ دەست پێ بکرێت. لە ڕاستیدا بانگەوازی ئێمە لە دوو لایەنی سەرەکیە لایەنی یەکەم بانگەوازیە لەگەل گەل ئەم هەڵوێستە ئاشتیانە و دۆخی پێکەوە ژیانی ئاشتیانەی خۆی زیاتر بپارێزێ نەهێڵێ ئەم پێکەوە ژیان و ئەم دۆخە ئاشتیا لەلایەن هیچ هێزێک و لەلایەن هیچ جوڵەیەک و لەشکرکێشیەک لە ناوخۆی بێیادەرەکی تێک بچێت کەواتە دەبێت گەل هۆشیار بێ خۆی ڕێخست بێ بۆی بەرپەرچی شەڕ بداتەوە لە ڕێگەی ئاشتیەوە بانگەوازی دووەمان بۆ دەسەڵاتدارانە بۆ هێزە سیاسیەکانە بە تایبەت لە دامەزراوە فەرمیەکانی حکوومەتی هەرێم بەوەی کە ئەوان بارودۆخی مێژوویی سیاسی سەربازی ناوچەکە لە بەرچاو بگرن و هەوڵ بدەن لە ڕێگای
دەوڵەتان و ڕێکخراوە نێو دەوڵەتیەکان ئەم دەستدرێژەی دەوڵەتانی داگیرکەر و فاشیست لەسەر ئەم ناوچەیە لەسەر قەندیل لەسەر ئاسۆز لەسەر کارۆخ لەسەر زیینوی وەرتێ لەسەر شوێنەکانی دیکەی کوردستان ڕاگرن نەک ئەوەی کە زیاتر بەنزین بکەنم ئاگرەوە دەوڵەتانی دیکەش وەکەوەی کە مێشیان لە کلۆریدارە دۆزی بێتەوە بێن دەستێژی زیاتر بکەن کەواتە هەردوو بەرە هەم گەل و هەم دەسەڵاتیش بە ئاگاییەوە بە وریایەکی زۆرەوە مامەڵە لەگەڵ ئەم دۆخە بکەن لە پێناوی بەرقەرارکردنی زیاتری ئاشتی نەک تێکدانی ئەو نیمچە ئاشتی کۆمەڵایەتیشی کە لە سای ئەم هەموو قەیران و نەبوونی موچەوە هاتنی پەتای کۆڕۆنا و لە کارکەوتنی دەستگا فەرمیەکان بەسەرمادا سەپاوە ئێمە کارەساتی دیکەشمان بێت سەر لە ڕاستیدا هەموو ئەم بەڕێزانەی کە لە گروپی ئاشتی و لە گروپە جۆر بە جۆرەکانی فشاری مەدەنی و ئاشتی خوازی کە ویستی ئەویان هەبووە بەشدار بنوە خەڵکی ناوچەکەیش بۆ خۆیان لە مزگەوتی دارەبەن لە 19 نیسان کە کۆبوونەوەیان کردو بەیانیان دەرکردووە و هەر ئەم خەڵکانەی وەکو دەستە لەم کۆبوونەوەدا هەڵبژێدراون و بڕیاری ئەوە دراوە کە سبەی کات ژمێر 2 هەر لە مزگەوتی دارەبەنەوە لە دۆڵی شاور و دۆڵی ئاکۆوە ئەوەی دۆڵی وەرتێشکە هەمووی پێکەوە بەشدار بێ دەست پێ بکەن بە ڕێڕۆیشتنێک تا نزیکی ئەو هێزانەوە جارێکی دیکە پێدانەوەی پەیام بۆ هێزانەکە ئێمە هیچ وەڵامێکمان وەرنەگرتەوە بۆ کشانەوەی هێزەکان و بۆ ئاساییکردنەوەی ناوچەکە داواکارین کە زیاتر و زووتر بیر لەو بابەتە بکەنەوە ئەم دۆخی ئەم ناوچەیە ئاسایی بکەنەوە چکە خەڵکی ناوچەکە و خەڵکی کوردستان بە عام کێشەی کەم نییە ئەم کێشەیشی بێتە سەر